برامل صار مزامر صار برامل صار قرم شيدا برازا بيت تخينو دوان أنا بخوا هيك بما نخرج نتمع سكي شيدا نجزيت هذا بيتوا هذا بيتوا هذا ودار رورتيتوا خوريزنا هەرێمی کوردستان بەرەو 37مین ساڵیادی شاڵاوی ڕاگواستن و کۆمەڵکوژی لەژێر ناوی ئەنفال دەچێت کە سوکاری ئەنفالکراوە نزامەکان نوێ دەبێتەوە و نیگەرانن لەکەم تەرخەمی حکوومەتی ماوە سەرچووی هەرێم لە ئاست ژیان و خەم و ئازارەکانیان. وەڵی باوکەکەم هەتا ئێستا ئەوەی بۆ ئەنفال وێ لە 450,000 زیاتر هەتا ئێستا چ بۆیە من نەکرێەوە ژیانێکی ئەوە 3 ساڵەقات شکیا لە بانجێ دایک 4 شەیدا ئەتا ئێستا مەسوولێ ناتە بڵێ ئەرێمای تەیان مردیتە خۆم 4 پلاتینا لە پشتما گورچی لەم ئەمەلاتە ئەوە نەخۆش نیوایە بەخوایە شتانە ئەم حکومەتە دینارێکی بۆمە سەرف نەکردە نەبەخوا هەتا بمرین ئیسا من نییە براکە من سەدام حوسێن نەکردە ژێر خۆرەوە کورت کردی مستەشار کردی ولا من برامل صار مزامر صار برامل صار قرم شيدا برازا بيت تخينو دوان أنا بخوا هيك بما نخرج نتمع سكي شيدا نجزيت هذا بيتوا هذا بيتوا هذا ودار رورتيتوا خوريزنا هذا وانا وينتين والرورة فمن إستاكل لحود برا يكبر كشتي هذا شو تيتوا الرورة وانا نووسەران و چالاکانی بواری ئەنفال باز لە ئێش و ژانی کە سوکاری ئەنفالکراوان دەکەن و دەڵێن دەبێت کەیسی ئەنفال بە نیشتیمانی بکرێت و کار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کە سوکاری ئەنفالکراوان بکرێت. ئەگەر چی کارەساتی جینۆساید و هەوڵی قڕکردنی خەڵکی کوردستان بە عینوانی ئەنفال مێژوویەکی زۆری تێپەڕاندووە و مێژوویەکیشە هاوزمانی خۆمان حکومڕانی ئەم وڵاتەن بەداخەوە هەوڵێکی جدی یان دەرەنجامێکی جدی نەبووە یان هەوڵێکی جدینەوە بۆ ساڕشکردنی برینی کە سوکاری ئەنفالکراوان ڕاستیەگە چی برینەکانی ئەوان پوڵن و گرفتاری گەورەیان هەیە گرفتاری گەورەی یەخەی گرتون هەوڵەکانیش زۆر لە سەرخۆ بوونەوە زۆر درەنگ وەخت بوونە و لە ئاستی پێویستان نەبوون بەشێکی گەورە لە کە سوکاری ئەنفالکراوەکان خۆزگە و خەونەکانیان بردە ژێر گڵ خۆیان وەفاتیان کرد و کۆچی دواییان کرد چونکە بەڕاستیەوە تەمەنیەکە بەڵام هیچ کام لە خۆزگە و هیواکان نەهاتە دی. دیار ئێمە دوای 27 ساڵ لە تاوانی ئەنفال پێویستە پرسیارە بکەین ئایا چی بۆ ئەنفال کراوە بێگومانم پرسیارە دوو وەڵامی هەیە یەکەم ئایا لە ناوخۆ چی بۆ ئەنفال کراوە دومیشیان ئایا لە دەرەوە لە ئاستی دەرەوە چی بۆ ئەنفال کراوە بێگومانم پرسیارە ئێمە ڕۆژانە بە گوێمانەگە لەڕێی کە سوکاری ئەنفال کراوانەوە پێمان ئەڵێن و ئەیبیسین کە سوکاری ئەنفال کراوان بەڕاستی نیگەرانن و ئەوان تۆراون و حتا ئێستا کە سبەینێکە یادی ئەنفالە و ساڵانێمە بینیمانە بەشێکی زۆر لە کە سوکاری ئەنفالکراوان بەشداری ناکەن و ئەوانشی کە بەشداریەکەن بەشێکیان ناڕازین بە دەنگی بەرز لەو ڕۆژە ناڕازایەتی خۆیان دەرەبڕن بەرامبەر بەو دۆخەی کەتیایان یعنی ئێمە ئەبێ ورد بینەوە لە قەزەی ئەنفال حەدەسێکە ڕوویدا تاوانێکی گەورە بوو بەرامبەر بە ئێمە کورد ڕوویدا لە 37 ساڵی ڕابردوو بەڵام کاریگەریەکانی هەتا ئێستاش زۆر بە گەورەی ماوە بۆیە بە قەناعەتی من پێویستە کە سوکاری ئەنفالکراوان هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی و ئێستاش ینی ئەگەر ئێمە لەم مەجموعەی شۆڕشە بەدواداچوونی بۆ بکەین ینی زۆر کەسێت تا ئێستاش کە سوکاری ئەنفال لە بەتەنیا ئاژێت لە خانوویکی ینی دۆخی ژیانی خراپە موچەیەکە موچەکە گەر پێشتر بەشی کردوێ ئێستا بەهۆی وەزنی بازار و ئەو موچێز بەشی ناکە ئێمە لەم یادە بەڕاستی پێویست ئەم ڕۆژە بکرێتە ڕۆژێکی نیشتمانی پێویستە هەمومان تیای بەشدار بین پێویستە حیزبەکان بەڕاستی لە مەوزوعانی کە بابەتی نیشتیمانین ئەبێ یەک هەڵوێز بن یەک دەست بن نەک ینی جاری وهەیە ئەمە لە بۆنەکانی شابینین کە بەڕاستی مۆرکی حیزبایەتی پێوە دیارە و جیاوازیەکرێ لە نێوان حیزبەکان و لە نێوان کە سوکاری ئەنفالکراوەدا بەشبوونە بەسەر چەند لایەنەکە. ساڵانە و لە 4 یادێکی خەمناک بەرۆکی چەمچەماڵ شاری شەهید و ئەنفال دەگرێت و برینی زۆرینەی دانیشتوانی قەزایەک نوێ دەبێتەوە بەهۆی نادادی بێباکی دەسەڵاتیش بەشێک لە کە سوکاری ئەنفالکراوانش بایکۆتی یادەکە دەکەن و لە کاتی دیکە و دوای یادەکە سەردانی مۆنومنتی ئەنفال دەکەن. ڕەوین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.